بسم الله الرحمن الرحيم. سپاس و ستایش بۆ خوای باڵەدەست، سەڵات و سەلام لەسەر پێغەمبەری پێشەوا و یار و یاوەرانی و شوێنکەوتوانی. بەڕێزان و خۆشەویستان، خۆشحاڵم کە لە ئەڵقەی پێنجەم لە بەرنامەی ڕۆشنایی دەگەمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست لە خزمەت جەنابی مامۆستا عەلی باپیر، نووسەر و بیریار و بیرمەندی گەلی کورد. مامۆستا گیان، دووبارە بەخیراتت دەکەم، بەخێربی بۆ بەرنامەی ڕۆشنایی. زۆر سپاس مامۆستا محەممەد گیانیش خۆشحاڵم بە دیداری جەنابت و هاوکارانیش. بەڵێ، تەوەرەی ئەمجارەی بەرنامەکەم لە ژێر ناونیشانی وەرزش و هەڵسەنگاندنێک دیارە کۆتا بەرهەم یان یەکێک لە بەرهەمە کۆتاکانت بابەتی نامیلکەیەکە لە ژێر ناوی وەرزش و هەڵسەنگاندنێک. لەم ڕۆژگاری ئێستاشدا بابەتی یاری تۆپی پێ و مۆندیال لە گۆڕەیە. بابەتەکەم بە گرنگ زانی کە گفتوگویەک لەگەڵ جەنابەت بکەم لەسەر ئەم بابەتە و نێوەڕۆژی کتێبەکەت و پاشخانی فکری و زانست و زانیاری جەنابەت لەسەر بابەتی وەرزش. جەنابی مامۆستای، پرسیاری یەکەم لەسەر پێناسەی وەرزش دەست پێ دەکەم و وەرزش چی دەگرێتەوە و دنیابینی جەنابەت و پێناسی جەنابەت بۆ وەرزش چییە؟ بەڵێ، الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين، من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. منیش پێم خۆشە وەڵا کاک محەممەد کە بابەتی وەرزشت کردو بە تەوەری ئەم جارەی بەرنامەی ڕۆشنایی، چونکە بەتایبەت بەهۆی مۆندیالی ئەم ساڵەوە کە لە وڵاتی قەتەر بەڕێوە دەچێ و قەتەریش گرنگ و بایەخێکی زۆری پێداوە، هەم لە ڕووی ئیمکانیەتی مادیەوە، هەم لە ڕووی هەندێک داهێنان و تازەکاری کە ڕەنگە یەکەم جار بێ لەو مۆندیالانەدا بەرچاو دەکەوێت کە جێی دەستخۆشیشە بەڕاستی وڵاتی قەتەر. یەکەم جاریشە لە وڵاتێکی موسڵمان نشیندا کە ئەم مۆندیالە بەڕێوە دەچێت. پێم خۆشە کە خەڵک زۆر باسی دەکات کە قەتەر گرنگ و بایەخێکی زۆری پێداوە. جا جەناب شتێکی باشت کردووە کە بابەتی وەرزش کردو بە تەوەری ئەم بەرنامەیە. پێناسەی وەرزش وەکو جەنابیشت ئاماژەت پێدا، من لەو نامیلکەیەدا کە تازە دەرچووە بە ناوی وەرزش و هەڵسەنگاندنێک، چوار پێناسەم هێناون، ئەڵبەتە دەگونجێ پێناسەی زیاتریش بهێندرێن. خۆشم لە هەموو پێناسەکان گوشراوێکم هەڵهێنجاوە کە ئەوە چەمک و واتاکەیەتی. وەرزش بریتە لە جۆڵاندنی جەستە بە پەیکەری ئێسکێوە، بە ماسوولکەکانەوە، بە دەمارەکانەوە، بە ژەیەکانەوە و بە هەموو ئەندامەکانی جەستەوە، جۆڵاندنیان بە شێوەیە کە ئەو جۆڵاندنە ببێتە هۆی زیاتر بەهێزکردنی جەستە، هەم ئێسکی، هەم دەمار، هەم ماسوولکەکان، هەم ژێیەکان و هەم جومگەکان، بۆ ئەوە کە مرۆڤ تەندروستتر بێ و لە شاختر بێ. چونکە هیچ گومانی تێدا نییە جوڵە لە گەردووندا لە نێو دروستکراوەکانی خوادا یەکسانە بە بەردەوام بوون، وەستان یەکسانە بە لە بەین چوون. هەر بۆیە جەستەی مرۆڤیش، مرۆڤ ئەگەر بیەوێت بەردەوام بێ دەبێ هەوڵدا جەستەکەی خۆی بچۆڵێنێ. ئەڵبەتە ئەویش دیارە بە تەکنیکێک و بە شێوەیە کە بە قازانج بشتێتەوە بۆ ئەو جەستەیە، گەرنا هەموو جوڵەیەکیش هەر پەسەند نییە. جا ئەوە خولاسە و گوشراوی پێناسەی وەرزشە، جۆڵاندنی جەستە بە هەموو بەشەکانیەوە، بە ئێسک و دەمار و ژێ و ماسوولکە و هەمووی، بەمەبەستی ئەوە کە ئەو جەستەیە بەهێزتر بێ و نرمشی زیاتر بێ و زیاتر گورج و گۆڵتر و چالاکتر بەردەوام بێ لە ژیان. و پندێکی جوانیشێ دەڵێ العقل السەلیم فی الجسم السەلیم، عقلی ساغ لە جەستەی ساغدایە
واتە مرۆڤ تا جەستەی ساختر بێ بە تەکید هەم عقلی باشتر ئیش دەکا هەم ڕوحی باشتر ئیش دەکا هەم هەستەوەرەکانی باشتر کاری خۆیان ئەنجام دەدەن. بەڵێ بۆ ئەوەی زیاتر بچینە نێوڕۆشی بابەتەکە بێگومان پێویستمان بەوەیە کە بزانین مێژووی وەرزش بۆکەی دەگەڕێتەوە بە تایبەتی لە بابەتی پێش زاین کە جەنابتان بەوردی لە نێو کتێبەکە تا خستە ناڕوو. ڕاستە ئەوەی کە من تەماشام کردووە هەڵبەتە هەم ئەم جارە بڵێن بۆ ئامادەکردنی ئەو تاریک کە دوای ئەم نامیلکەی لێ پێکات هەم پێشتر لە مطالعات و تێفکرینەکانی خۆمدا لەوەتی کە مرۆڤ لەم سەرزەویە هەیە ژۆڵەی هەبووە. هەڵبەتە جاری وایە شێوەی ژیانی مرۆڤ قەرەبووی وەرزشی بۆ دەکاتەوە. کاتێک کە مرۆڤ بە شێوەیەک دەژیە یان بە شێوەیەک هەڵسو و کەوت دەکە هەموو ژیانەکەی بریتێ لە جوڵە. تو گەر تەماشا بکەی لە نێو زۆر لە میلەتاندا وەرزش نەبووە چکە ژیانەکان هەمووی وەرزش بووە. یعنی کەسێک کە لە چیا دەژی کاتی خۆی کە ڕەوەند و کۆچەر هەبوون هەروەها ئەوەی کە مسکرێکاری دەکا زووتیاری دەکا فەلاحەت و ئەوە دەکا ئاژەڵداری دەکا ژیانەکەی هەمووی وەرزشە. لە ژێرناوی وەرزشی لە ژێرناوی وەرزشی زانێ بەڵام ژیانەکەی هەمووی جوڵەیە. من مەسەلەن لە یادمە کاتی خۆی کە لە سەرەتای تەمەنمەوە ئەمە بڵێن خێزانێکی کشت و کاڵکەر بووین کشت و کاڵمان دەکرد هەم فەلاحەتیمان دەکرد هەم کشت و کاڵیشمان دەکرد دواتە هەم ئەوەی کە ئاودێری هەم هیدیەم. ئەمجا من لە خزمەت بابمدا هەزار ڕەحمەتی لێبێ و لەگەڵ دایکیشم ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ هەمیشە وەکو هەر ماڵێکی دیکە لەگەڵیان بووم. بەڵێ دەشم خوێن بەڵام لەگەڵیان بووم بۆ دروێنەکردن دیێرا و هەڵدانەوە بژارکردن کشت و کاڵ ئاودان ئەگەر گوڵە بە ڕۆژە بە تەماتە بە بەمیە بە کونجی بە تووتن بە کاتی خۆی تووتنیش دەکرا بۆ هەموو ئیشەکان هەروەها گەرۆنە بۆ کرێکاری ئەنجا کە تۆ ژیانت ئاوا بێ ینی ژیانەکە هەمووی وەرزشە. هەروەها دواتر ئێمە لە قۆناغی پێشمەرگایەتیدا ینی لە یادمە خێرا دەڕۆیشتم ینی پێش ڕەفیقەکانم دەکەوتمەوە دەمگوت تا ئێوە دێن لەسەرتان ڕادەوەستم بە یەک تەکان لە چای قەندیل سەر دەکەوتم یەک تەکان ینی بەبێ پشودان بەبێ وەستان ئەنجا لە سەرێ چاوەڕێم دەکردن تا ئەوانی کەش دەهاتن. مەبەستم ئەوەی کە تۆ ژیانت بەو شێوەیە بێ بە تاکید ئەوە قەرەبووی وەرزشت بۆ دەکاتەوە. ئەگەرنا بەتایبەت لەو شوێنانەی کە زیاتر شارستانێتیان لێ بووە چونکە مرۆڤ کە تووشی ژیانی شارنشینی دەبێ ژوڵەی کەم دەبێتەوە بە سروشت ژوڵەی کەم دەبێتەوە ئەوەی کە لە لادێ نیشتەجێ دەبێت لە نێو چیا و شۆڵدا نیشتەجێ دەبێت ئەوە شارنشینی شێوازی خۆی هەیە ئێستاش و کاتی خۆشی بۆی ئەوانە ناچار بوون لەلایەکەوە بۆ ئەوەی کە جەستەی خۆیان بەهێز ڕابگرن و لەلایەکی دیکەشەوە وەکو جۆرێک لە تەرفیه جۆرێک لە خۆشی بینین شادمانی دان بە ژیان وەرزشیان کردووە. تەمانەوە لە نێو لە ڕۆژهەڵاتی ئاسیا بووە ڕێژەیەکی کەمتر زیاتر لە نێو گریکەکان بووە لە نێو یۆنانیەکان بووە. ئێستاش ئەوانە لە ڕووی شارستانێت و لە پێشتر بوونە لە گەلانی دیکە ئێستاش لەگەڵدا بێ لە ئوردون شوێنەوارەکانیان هەن لە سووریا شوێنەوارەکان هەن لە مەلعەبی گەورە گەورە هەیە کە شوێنی وای لێ هەبووە کە جێی 9,000 بینەری لێبۆتەوە. هەڵبەتە ئەوانە جۆرە وەرزشی جۆرا و جۆریان کردوون هەندێک لە وەرزشەکانیش بەلای دڵڕەقیدا شکاونەوە بۆ وێنە شێرێک و مرۆڤێکیان تێک بەرداون یا دوو کەسیان تێک بەرداون بێکێکی یەکیان کوژێ هاوشێوەی زۆرانبازی و هاوشێوەی زۆرانبازی ئازاد کە ئێستا هەیە لە ئەمریکا و لە هێندێک شوێنان هەیە کە ئەوە دەچێتە قاڵبی ناشەرعیەوە دوای ڕەنگە باسی بکەین. هەروەها لە نێو میسریەکانیشدا هەبووە لەوە لە میزۆپۆتامیا ینی لە هەر لە سەردەمی سۆمەریەکان و ئەکەدیەکان و بابلی و کلدانیەکانیشدا هەبووە
هەروەها لە ئێران ینی لە نێو هەموو میلەتاندا وەرزش هەبووە بەڵام ئەو کاتە وەرزش وەک بڵێ مۆرکێکی دینیشی پێوە بووە ینی هەندێک تەمرین و هەندێک وەرزشیان کردووە وەکو زۆرێک لە پەرستن ئەڵبەتە پەرستن کەس بۆ خۆی من مامۆستاجان لە پرسیاری دواتر دێمە سەرەوە کەواتە بە هەردوو شێوازی چ ئەوەی لە ژێر ناوی وەرزشدا بوو هەبووە چ ئەوەی کە جەنابەت باس کرد کە لە نێو کوردەواریش ئەمە باو بووە بە تایبەتی ئەو شوێنانەی کە کوشت و کاڵیان تێدا کردیە و جوتیار نشین بوونە بە هەردوو شێوازی وەرزش هەبووە و بەڵێ وەرزش و ژۆڵە بۆ جەستە هەر هەبووە چ بە ئانقەس مرۆڤ بە تایبەت جەستەی خۆی بژۆڵێنێ وە نێو کوردەواریشدا هەندێک یاری و ئەوان هەر هەبوون گوریس پسڕچێنە هەبووە زۆران بازی هەبووە شتی قورس هەڵێنان هەبووە سوارچاکی هەبووە تیراندازی هەبووە نیشانەداکردن هەبووە شەڕە تۆپی مویان دروست کردووە ئەمجا بۆ یەکدیان هەڵداوە بیگرنەوە ینی لە نێو کوردەواریش ئەوڵێ هەموو میلەتاندا چەند جۆرە وەرزشێک هەر هەبوون بەڵاوکو گوتم ئەو شوێنانی کە زیاتر قەڵەباڵغی مرۆڤەکانیان لێبووە و زیاتر عریق و دێرین بوون لە دەوڵەتداریدا یاریەکانیشان زیاتر سیستماتیک و ڕێکخراو بووە. بەڵێ باش پەیوەندی وەرزش بە ئاینەوە چییە؟ بە تایبەت کە مێژووی پێش زاین بگەڕێنەوە بۆ مێژووی پێش زاین. بەڵێ کاتێک کە سەرنجی بڵێن یۆنانیەکان دەدەی هەردوو شاری ئەثێنا و ئەسپارتە کە دوو شاری ناودار بوون هەروەها هی ڕۆمانەکانیش کە لە هەندێک لە وەرزشەکانیان وردەبێەوە وەکو گوتم مۆرکێکی دینی پێوەیە بەڵێ مۆرکێکی ئاینیان پێوە هەیە یعنی وەکو جۆرێک لە پەرستش ئەنجامدان بۆ لە پەرستراوەکانیان وەکو گوتم کە ئەوان زیاتر بتپەرست بوون کەمتر ینی خوا پەرست بوون بە واتای کە تەنیا خوا بپەرستن بەڵکو وەثەنی و بتپەرست بوون واتە خۆیان ناسیوە بەڵام شتی کەشیان لەگەڵ پەرستۆ بۆی لە خۆیان نزیک بخەنەوە وەکو خۆی متعال دەفەرمێ ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى هەروەها لە میسریش بە هەمان شێوە و هەندێک جار ئەوانە بە پێی قۆناغەکانی تەمەن وەرزشەکانیشان جیاجیا کردوون هەندێک کەسیان بە تایبەت وەرزش پێ کردووە و ڕایان هێناون و پەروەردەیان کردوون بۆ خزمەتکردنی پەرستگاکانیان جا هەیە هەر بە منداڵی مەسەوەی کە لە تەمەنی هەتا 10 ساڵی زۆرێک لە وەرزش و ڕاهێنانیان بۆ داناو دوایی لە قۆناغەکانی دیکەدا وەرزشەکانیان گۆڕیون ئەوە وەکو گوتم وەکو ئامادەکردن بۆ ئەنجامدانی ئەو پەرستشانە یاخۆ خزمەتکردنی ئەو پەرستگایانە یا ڕاپەڕاندنی ئەو چالاکیانی کە پەیوەندیان هەیە بە پەرستگاکانیانەوە یا بە پێی معتەقەداتی خۆیان. بەڵێ پەیوەندی ڕوحی لە نێوان وەرزش و مەسەلەن پەرستشندا زۆر جار هەرچەندە من دواتر دێمە سەر بابەتی ئاینی پیرۆزی ئیسلام دەگوتری ئەم نوێژەی کە ئێمەش ئەنجامیدە بەدەر لە پەرستشن جۆرێکە لە وەرزشکردن وڵا گومانی تێدانە جاخۆ هەر من لەوێژە باسم کردووە نوێژ بە تایبەتی نوێژی ئیسلامەتی کە واش پێدەچێ گەلی کورد پێش ئەوەی کەم بێتە نێو ئیسلامیشەوە ئەو دوو خواپەرسی هەر بوون نوێژی هەر بووە ڕۆژوشی هەر بووە چکە کە تۆ تەماشا بکەی ئێمە لە چوار پایە کردەوەکانی ئیسلام چوار پایە کردەیەکان تاوان ئیسلام 5 پایە هەن شایەتمان ئەمجا نوێژ زەکات ڕۆژ و حەج وشەی زەکات و حەج کورد بەکاریان هێناون دوای ئەوە کە موسڵمان بوون هاتوو نێو ئیسلامەوە بەڵام نوێژ و ڕۆژ و دووشەن کە لە پێش ئەوە کە گەلی کورد بێتە نێو ئیسلامیشەوە بەکاری هێناون کەواتە گەلی کورد خواپەرستیەکی بۆ بە ناوی نوێژ هەروەکو خواپەرستیەکی بۆ بە ناوی ڕۆژوو پێشەوەی بێتە نێو ئیسلامەوە ئەگەنا وەکو چۆن زەکات و حەجی وەرگرتوون هەر بە لەفزە عەرەبیەکان بە بێژە عەرەبیەکە سەڵات و سەومیشی وەردەگرتن بەڵام دیارە نوێژی بووە گەلی کورد نوێژی بۆ پێش ئیسلام و ڕۆژوگرتنیشی بووە
هەڵبەتە لە پێش ئیسلامدا ڕۆژوگرتن هەبووە و تعبد و خواپەرسی هەبوو کە پێ دەڵێن نوێژ لە نێو گەلانی دیکەشدا بۆ وێنە لە سوورەتی مەڕیەمدا کە خوا سبحانه وتعالى ئیلهام دەکات بۆ مەڕیەم کاتێک کە تۆلار دەبێت حامل دەبێت بە عیسا سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ خی پرگەر پێ دەفەرمێ فإما ترين من البشر أحدا فقولي إني نذرت للرحمن صوما فلن أكلم اليوم إنسيا ئەگەر کەسێ مرۆڤێک ببینی بەڵام من ئەمڕۆ بۆ خوای بەبەزەیی ڕۆژوم لەسەر خۆم پێویست کردو یا ڕۆژوم لە خۆم گرتووە هیچ مرۆڤێک نادوێنم دیارە ڕۆژوگرتنی ئەو کاتی وێڕای نەخواردن و نەخواردنەوە قسە نەکردنیشی تێدا بووە کە نەدەبوو قسەش بکە جا مەبەستم ئەوەیە کە گومانی تێدانە هەموو پەرستشەکان کە خوای پەروەردگار دایناون ئێستا تۆ بینە سەر ئیسلام یعنی چ نوێژەکەی چ ڕۆژوگرتنەکەی چ حەج و عومڕەکەی هەموو ئەوانە بە هەموو پێکاتەکانیشانەوە تە نوێژیش بە ڕاوەستانیەوە بە ڕوکوعیەوە بە سەجدەیەوە بە تەحیاتیەوە هەمووی بریتێ لە وەرزش هەروە ڕۆژوگرتنەکە بە تەئکید وەرزشێکی ڕوحی فیکریە بە تەئکید هەموو پەرستشەکانی دیکەش مادام سەرچاوەکەیان لە وەحیەوە بۆ بێ دەبێت ئەو قەیدەی بخەینە سەر شجاری بە مرۆڤ کە انحرافی کردو و لای داوە بە هەوا و ئارزوی خۆی هێندێشتی داهێناوە مەرجنی ئەوە بە قازانجی ڕۆح و جەستە بشێتەوە ئەو شتێک کە دادەهێنرێ و پەیدا دەکرێت هەروەکو لە سونەتدا هاتووە کە ڕۆژێک پێغمبەری خوا صلی الله علیه وسلم کابرایەک دەبینێ لەبەر خۆر دانیشتووە خەڵکێک بە دەورەیەوەن ئەویش دەفەرمی ئەوە کێ دەڵێن ئەوە ئەبوو ئیسرائیلە ناوی ئەبوو ئیسرائیل بابی ئیسرائیل ئیسرائیل یانی عەبدوڵڵاه ئەویش دەفەرمی چیەتی دەڵێن ئەوە بە ڕۆژوویە لە سەر خۆی فەرز کردووە بە ڕۆژوو بێ نەچێتە بەرسێبەر قسەش لەگەڵ کەس نەکا بە ڕۆژووشە ئەویش دەفەرمێ با ڕۆژوەکەی تەواوکە بەڵام با بچێتە بەرسێبەر قسەش لەگەڵ خەڵک بکە یعنی ئەو دوو شتەی زیادی کردوون لەبەر هەتاومانەوە وە قسە لەگەڵ خەڵک نەکردن خۆی زیادی کردوون ماڵی قەڵب سەر بە خاوەنیەتی ئەوەی شەرعیە بەس ڕۆژوگرتنەکەیتی با ڕۆژەکەی تەواوکە ئەوە شەرعیە ئەو دووەکەی دیکەی کە خۆی زیادی کردوون بە لایەن بەرێ مەبەستم ئەوەیە جاری وە مرۆڤ کە لا دەدا بە تەئکید هێندێشە زیاد دەکا هێندێشە دەخاتە نێو ئەو شتانەوە کە خوا دایناون بەڵام سەرنجام بە زەرەری دەشتێنەوە جا بۆیە لێرەدا دەڵێم ئەگەر لە نێو بەرنامەکانی دیکەدا لە نێو شوێن کۆتوانی بەرنامەکانی هێندێک شت هەبێ هەندێک توقوس و پەرستش هەبن کە بە زەرەر بشتێنەوە بۆ جەستە و بۆ ڕوح وەکۆی ڕەبەنەکانی نەسڕانیەکان دایانهێناوە ئەوە مرۆڤ زیادی کردەوە وەکو خوای پەروەردگار دەفەرمێ وەڕەهبانیەتەن ابتەدەعوها ما كتبناها عليهم ڕەهبانیەتێکیان داهێنا ئێمە لەسەرمان پێویست نەکردبوون ئەوە کە هیوا هەبوو کوتێتی وەڵام من 10 ساڵان لە بیرێکیدا بوو هەبوو کوتێتی من 1 ساڵ لەسەر یەک پێ خواپەرستیم کردووە هەردوو پێم بەکار نێناون یەکی دیکە گوتوێتی من نازم چەند ماگان هەر گیام خواردووە ئەوە ماڵی قەڵبن خۆیان دایان هێناوە بەڵام بەو شتانە لە خوا نزیک نابیەوە بەو شتە لە خوا نزیک دەبێت کە خوا بۆی دیاری کردووی باش مامۆستا دەگونجێ یان وتەکەم ڕاستە کە بڵێم هەموو ئەو پەرستشانەی یان بەشێکی زۆری ئەو پەرستشانەی کە خوای پەروەردگار لەسەر مرۆڤەکانی داناوە چ لە ئیسلام چ لە پێش ئیسلام بەر لەوەی یان لەگەڵ ئەوەی کە پەرستشنە و پێویستە لەسەر مرۆڤ ئەنجامی بدا جۆرێکە لە وەرزشکردن لە پێناو بەرژەوەندی لاشەی مرۆڤ گومانی تێدانیاوە چونکە خوا سبحانه وتعالى بەدیهێنەری جەستە و ڕوحی ئێمەیە بەدیهێنەری دەر و دەرونی ئێمەیە بەدیهێنەری ڕواڵەت و ناخی ئێمەیە و دەزانی ئێمە چ شتێک لە بەرژەوەندی جەستەی ئێمەدایە ڕوحی ئێمەدایە عەقڵماندایە دەروونماندایە لە ڕووی تاکیەوە لە ڕووی خێزانی و ڕووی کۆمەڵایەتیەوە بۆیە ئەو ئەرکە شەرعیانەی کە خوا دایناون هیچ گومانی تێدانی هەم بەرژەوەندی جەستەیان تێدا ڕەچاو کراوە هەم بەرژەوەندی ڕوح و هەم بەرژەوەندی عەقڵ هەم لە ڕووی ڕەوشتی و لە هەموو ڕووەکانەوە ئەگەر نا خوا سبحانه وتعالى لەبەر قازانجی خۆمان نەبێ خۆ بۆ خۆی بەهرەوەەر ناگرێت لە پەرستشەکانی ئێمە
من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها. هر کەسێ چاکە بکە خۆی لێ بەهرەمەند، هەر کەسێ خراپە بکە خۆی لێ زیان بارە. خۆی پەروەردگار إن الله لغني عن العالمين، خوا بێنیازە لە جیهانیان، کەواتە هەرچی لەسەری پێویست کردو، هەرچی ئێمەی پێ ئەرێکدار کردووە دیارە بە قازانجی ڕوحمانە و قازانجی جەستەمانە و قازانجی عەقڵمانە و دەروونمانە و دڵمانە و هەموو لە هەموو ڕێکەوە لێ بەهرەمەندین. بەڵام خواپەرزی کە ئەنجام دەدرێ نابێ بەو هاندەرە ئەنجام بدرێت کە تۆ لە ڕووی جەستەیەوە لێ بەهرەمەند بی، بۆ یاخود لە ڕوو ڕۆحیەوە لێ بەهرەمەند بی، بەڵکو دەبێ بۆی ئەنجام بدرێ چکە خوا دایناوە. ئەمە یەکەم مەرجی سەر ئەوە بۆی پێی لە خوا نزیکەوە دەبێ هەر ئەوە هاندەر بێ، بەڵێ هەر دەبێ ئەوە هاندەر بێ. بەڵام ئەوەی دی ئەتۆ مەیکە بە هاندەری خۆت، مەیکە بە پاڵنەرت، بەڵام دێتە دی. یعنی بۆیە کەسێک پێنجشەم و دووشەم بە ڕۆژوو دەبێ، کەسێک شەو نوێژ دەکا، کەسێک خۆی لە قەدەغەکراوەکان دەپارێزێ، بە تۆکید بە قازانی جەستەی تەواو دەبێ. هەموو ئەوانە وانە خۆ شەراب ئینساندا دەڕزێنێ، خەمر و شەراب، خۆ قومار ئینسان لە بەین دەبا، ماڵ سامانی ئینسان، تەندروستی ئینسان، خۆ خواردنی قەدەغەکراوەکان هەر لە گۆشتی بەراز و مردار و ئەوانە بگرە و بەتەکی بەزیانی بە شەرتەوە دەبێ. ئێستا نەخۆشی کۆڕۆنا کە یەک دو ساڵی ڕابردوو مەس و ئاپەرەیستان لە چیەوە هات؟ زۆریان کوتیان لە خواردنی گۆشتی شەمشەمە کوێرەوە یا لە شتی پیسەوە کە لە چینیەکان لە ڕۆژهەڵاتی ئاسیا هەیە، کە خوای پەروەردگار کە دەفەرمێ ئەو شتە پیسانە توخنیان مەکەون ويحرم عليهم الخبائث، لەبەرەوە کە خۆمان لیان زەرمەند دەبین. بەڵام تۆ کە خۆتیان لێ دوور دەگری دەبێ بۆ ئەوە بێ کە پێی لە خوا نزیک بێەوە، نەک بۆی سەلامەت بی، یا بۆی نەکە ڕۆژی سونەت دەگری یا نوێژ دەکەی یاخود ئەرکێکی شەرعی ئەنجام دەدەی، نابێ هاندەرەکەت ئەوە بێ لە شت ساغ بێ. ئەگەر وا بێ مانای دەبێ بە سەپانی پوشێت، بۆ مانە تۆ ئەو ئامانجەیە کە دەبێتە هاندەرت هەر ئەوەیە تەواو. یعنی بۆ وێنە کەسێک چاکەیەک دەکا، ئەگەر بۆی بە خەڵک باسی بکە لێوە باسییان کرد تەوا بڕایەوە. خۆ لە فەرمایشتەکەی پێغەمبەردا صلی الله علیه وسلم زۆر ڕوونە ئەوە دەفەرمێ ئاگری دۆزەخ بە سێ جۆرە کەسان خۆش دەکرێ، ئەوانە پێشێ دەیچنە تێ. زانایەک کە زانیاری بڵاو کردوێتەوە و دەوڵەمەندێک کە خێر و چاکەی کردووە و جەنگاوەرێک کە لە پێناوی خوادا کوژراوە، خوای پەروەردگار دەیانهێنێ. بە زانایەکە دەفەرمێ ئەو من زانیاریم بە تۆدا تۆ چیت پێکە دەست دڵخوایە بۆ خۆت دەزانی من بڵاوم کردەوە و خەڵکم پێ هۆشیار کردەوە و پێوریا کردەوە لە پێناوی تۆدا، دەفەرمێ ڕاست ناکەی بۆ ئەوەت بوو بڵێن زانایە، گوتیشیان گوترا و پاداش وەرگیرا بڕۆوی بەنە دۆزەخ. هەروەها دەوڵەمەندەکە وەرە تۆ من نیعمەتی ماڵ و سامانم پێدای چیت پێ کرد؟ ئەوش دڵخوایە من چاکەم پێ کرد و هاوکاری خەڵکم پێ کرد لە پێناوی ڕەزامەندی تۆدا. خوا سبحانه وتعالى دەفەرمێ نەخێر بۆ ئەوت بڵێن سەخیە و بڵێن بەخشندەیە و مەدح بکەن، خەڵکەکەش مەدحی کردی و ڕۆی پاداشتەکەت وەرگرتەوە بۆ منت نەبوو. هەروەها ئەوەش کە لە پێناوی خوادا کوژراوە، خوای پەروەردگار بانگی دەکات دەفەرمێت و حەماسەت و ئازایەتیم پێدا بوو چیت پێ کرد؟ دەڵێ جیهادم پێ کرد، جەنگم پێ کرد، بەرگریم پێ لە دینی تۆ کرد، لە پێناوی تۆدا دەفەرمێ نەخێر بۆ ئەوت بڵێن ئازایە، خەڵکەکەش گوتیان و پاداشتەکەت ڕۆی. کەواتە بەڵێ بۆ وەرزشیش و بۆ جگە لە وەرزشیش هەمووی ئەوە ڕاستە. وما ئومیڕوا إلا ليعبدوا الله مخلصين له الدين، فەرمانیان پێ نەکرابوو مەگەر بەوە کە بەندایەتی بۆ خوا بکەن مخلصين له الدين، ساخکەرەوەی ملکەچیان بن بۆ خوا، واتە ملکەچیەکان بۆ خوا ساخکەنەوە. ساغی کەنیێنی خەڵتەی پێوە نەیەڵن، هیچ هاندەر و پاڵنەرێکی دیکەی نەبێ کاتێککە ئەو کارە ئەنجام دەدەن. جا ئەو بۆ وەرزشی شەروایە بۆ کابرا وەرزش دەکا، ئەگەر بەو مەبەستە بێ کە بەدەنم ساغ بێ لەبەرەوەی خوای پەروەردگار پێی خۆشە من ساغ بم بۆی ئەرکەکان چاک جێبەجێکەم، ئەوە لە وەرزشەکەش بۆی دەبێتە عیبادەت، ئەگەر نا عیبادەتەکەشی لێ دەبێتەوە بە عادەت ئەگەر نیەتەکەی چاک نەبێت. بەڵێ لەسەر مۆڵەتی جەنابی مامۆستای ناوڕێژ کورد وەردەگرم و بەردەوام دەبین لە بەرنامەی ڕۆشنایی. ناوڕێژ کورد و دەگەڕێنەوە خزمەتان. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستان، بەردەوامی دەدەین بە ئەڵقەی پێنجەم لە بەرنامەی ڕۆشنایی. جەنابی مامۆستای گرنگی وەرزش لە ڕۆژگاری ئەمڕۆ و ئێستادا چییە؟ مامۆستا محەممەد هەمیشە وەرزش گرنگە، چونکە وەکو لە سەرەتایی بەرنامەکەەوە باسمان کرد
لەم گردونەی کە خوا خوڵخاندوویەتی ئەوەندی کە بۆ ئێمە بیندراوە چ بە چاوی ڕوود چ بەهۆی تەلسکۆپ دووربینەکان لە گردونی خوادا لە دۆستکراوانی خوادا ئەگەر تەماشا بکەین هەموو شتێک لە جوڵەدایە هەموو شتێک لە جوڵەدایە هەر شتێک لە جوڵە کەوت مانای وایە لە بەردەوامی دەکەوێت بۆیە بۆ جستەی مرۆڤ کە ئێمە ئێستا باسی وەرزش دەکەین و وەرزشەکە زیاتر مەبەستمان پێ وەرزشی جەستەییە ئەگەرنا فکریش وەرزشی هەیە عەقڵیش وەرزشی هەیە ڕوحیش وەرزشی هەیە دڵیش وەرزشی هەیە گومانی تێدا نییە هەموو ئەو پێکهاتانەی مرۆڤ کاتێک لە جوڵە دابن بەهێز دەبن ئێستا تۆ تەماشا بکە کاتی خۆی خەڵک چاوی لە ئێستا تیشتر بووە نازانم بیستوتانان زەرقای یەمامە چاوشینی یەمامە ئافرەتێک بە زۆر چای بینیوێتی کاتکو خەڵک لە بەرەوەی ئیعتیمادیان لەسەر بەکارهێنانی ئەندامەکانیان بووە ئەندامەکانیان بەهێزتر بوون ئەوانەی کە نابینا دەبن گوێیان زۆر هەستیارە یاخود زۆر باش دەنگەکان دەناسنەوە ینی هەیە 10 ساڵ لەمە پێشگوێ لە دەنجی کەسێک بووە ئێستا گوێ لێ بێت تۆ دەیناسێتەوە ئەوە بۆ چونکە هەموو کۆبیری هەموو تەرکیزی چۆتە سەر بەکارهێنانی گوێی لەبەرەوە کە چاوی نابینێ هەروەها دەست و مستی بابایەکی جوتیار و کرێکار بەهێزترە لە هی کەسێکی دیکەی کە بڵێ نووسەرە یا مامۆستایەکە یا ئەندامەکانی خۆی ناجوڵێنێ بۆیە جوڵە یەکسانە بە بەردەوامی لە ژیاندا و یەکسانە بە بەهێز و پێزمانەوە بەتایبەت لەم ڕۆژگاری ئێستاماندا گرنگی جوڵە و وەرزش زیاتر بۆ تۆ لەبەرچی لەبەرەوە کە شێوەی ژیان گۆڕاوە ئەلبەتە لە وڵاتانی دیکە زیاتر گۆڕاوە بەڵام لێرەش تا ڕادێکی زۆر گۆڕاوە زیاتریش بەرەو گۆڕان دەچێت مرۆڤ تا لە ڕووی تەکنۆلۆژیا و بەرەو پێشەوە دەچێت تەمەەوە زانیان زۆر لەو بارەوە قسە دەکەن کە ئەم تەکنۆلۆژیایە ئەو بەرەو پێشچوونە لە ڕووی پیشەسازی و لە ڕووی ئامێر و ئەوانەوە بەڵێ ژیانی ئاسان کردووە بەڵام دەرهاویشتی خراپیشی هەن یەکێک لە دەرهاویشتە خراپەکانی ئەوەیە کە مرۆڤ جوڵەی کەم بۆتەوە مرۆڤ جوڵەی کەم بۆتەوە مەسەلەن تۆ تەماشا بکە جاران کەسێک تا دەچوە بۆ مزگەوت بە پێیان دەچوو بە پێیان دەهاتەوە ئێستا سارێ سوار دەبێت و دەچێت هەروەها حەد لەوە ڕابگرێت تا هەر شتێکی دەچێت بچوونە بازاڕ بەکارهێنانی ئامێرەکان یعنی کابرا ئەوە دەست بە دوگمەیەک دادێنێ هەموو شتێک دێتە بەردەستی هەر ئێستا جاران مەسن کتێبخانەی وەرەقی زیاتر مەسەن ئەوە بوو بەڵام ئێستا کابرا ئایپادێک دەست بە دوگمەکە دادێن و دێتە بەرچاوی یا دانیشتن بە دیار تەلەڤیزیۆن بە دیار کەناڵەکانی ڕاگەیاندنەوە جوڵەی خەڵکی کەم کردوێتەوە جاران سەردان و هاموشۆ زیاتر بوو ئێستا بە تەلەفۆن مۆبایل و کاکە کامێڕەکەشم بۆ کووا بتبینم ئەوە بە دەنگ و وێنەوە لە تەنیشتێتی و وەکو بڵێ پێویست ناکە بچێت جا شێوەی ژیان کە گۆڕاوە دەبێت مرۆڤ هەوڵدا ئەو ڕکود و جمود و بێجوڵەیە قەرە بوو بکاتەوە ئەگەنا ئێستا کۆمەڵێک نەخۆشی پەیدا بوون بە تایبەت لە چینی منداڵ و هەرزەکاردا ینی ئەو نەخۆشی کە ئێستا پێی دەگوترێ بە عەرەبی تەوەحودی پێ دەڵێن ئەوە لە ئەنجامیەوەدا کە ئەو منداڵە هەر لەگەڵ مۆبایلەکە خۆی خەریکە هەر لەگەڵ خۆیدا خەریکە لە دەوروبەری دابڕاوە یان ئەمجا نەک منداڵ ئێستا تەماشا بکە مەسەڵەن لە مەجلیسێکدا دەنیشی مەگەر چۆن ئەگەر هەر کەسە مۆبایلی خۆی دێنێتە دەرێ و یا کابرا مەسەوە دانیشتو یەکسەر مۆبایلی زەنگێکی بۆ دەیکاتەوە و ئیدی لە کۆڵەکە ئەو کۆڕەدا دەبڕێ دەچێتە نێو جیهانێکی تایبەتی خۆیەوە کاریگەری لەسەر لەش و ئەندازەی تێدانی خۆ ئێستا هەندێک لە نەخۆشیەکانی کە لە منداڵاندا پەیدا لە هەرزەکاراندا پەیدا بوون کوردبینی لەبێت هەمیشە کورد دەبینێ چاو ناکاتۆ ئەوە بکە یا مەسەلەن نەخۆشی بڕگەکانی مل کە هەمیشە ملی بە جۆرێک ڕدەگرێ نەخۆشی بڕگەکانی پشت نەخۆشی پوکانەوەی ماسوولکەکان ئێسقانەکان و نەخۆشی جومگەکان ئەو زۆری دەگەڕێتەوە بۆ شێوەی مامەڵەکردنی هەڵا لەگەڵەوەدا جاتەمە لەو وڵاتانە گەتۆ تەماشا بکەی لە هەموو وڵاتە ڕۆژ ئاوایەکان وڵاتەکانی دیکە
کە تەماشایان کردو ئەوە زیانی زۆرە ئەو شێوە مامەڵی لەگەڵ تەکنۆلۆژیادا مەجالێکیان بۆ خۆیان هێشتەوە بۆ وەرزش ڕاکردن بە پاسچیل دێن و دەچن بە پێ دێن و دەڕۆن گەشت و گەڕان دەکەن هەنەبێ شەمان و یەکشەمان کە لەوێ بڵین عوتڵێ و پشوویە بەڵام ئێرە تەکنۆلۆژیاکەشیان لە بەردەستە و شارەزایی ڕۆشنبیریەکەشیان نییە بۆیە کۆمەڵێک دەرهاویشتەی خراپ بەتایبەت لە نێوچینی گەنج و هەرزەکارەوانەدا پەیدا بوو. تەبعاً جەنابی مامۆستای و ئامادەکردنی هەر بەرنامەیەک بە تایبەتی لەگەڵ جەنابەت ماندووبوونێکی زۆری دەوێت بەڵام لەو سەرەوە لە بۆت وەچی بڵێ قەرەبوو کردینەوە بۆی سەر بە هەر بابەتێک دادەگرین شتێکی تێیدا نووسیوە و بە ئەندازەی ئەوەی کە لێی بەهرەمەند بین. جا هەم لەم بابەتە هەندێک بابەتی تەندروستیشی تێدا باس کردووە کە کاریگەری وەرزش نەکردن لەسەر ئەندام و لاشەکانی مرۆڤ کە ئێستا بڕێکت لێ باسکردن. بۆ نمونە ئێستا ئەوەی کە تەکنەلۆژیایە لەگەڵ ئەوەی پێشکەوتنە بەڵام لە بەرامبەر هەندێک زەرمەندی بۆ مرۆڤ هەیە. جا تێیدا باس کردووە کاریگەری ئەم وەرزشە بەسەر لاشە و ئەندامەکانی مرۆڤ چییە؟ بەڵێ بەباری ئەرێنیدا وەرزش بێگومان بە هەردوو باریدا بەباری ئەرێنی ئەوەت باس کردووە کە لە باری ئەرێنیدا کۆچۆ بەباری ئەرێنیدا کاکە محەممەد ئەوەیە کە وەرزش دەبێتە هۆی ئەوە جا کاریگەری چاکی هەیە بۆ سەر هەموو کۆ ئەندامەکان هەر لە پەیکەری ئێسچیەوە بگرە جوڵە وەرزشیەکان دەبن هۆی کە مرۆڤ پەیکەری ئێسچەکەی خوار و خێش نەبێ ڕێک و ڕاست بێ بۆ جومگەکان بۆ بڕگەکانی پشت و مل پاشان لە ڕووی ماسوولکەکان و ماسوولکەکانی بەهێز و پتە بمێننەوە و خوێنی باشتر جوڵە بکە بۆ سەرکو ئەندامی دڵ بۆ سەرکو ئەندامی هەناسەدان بۆ سەرکو ئەندامی هەرس بۆ سەر گەدەوڕی خۆڵەکان و پاشان بۆ پێست ینی کە ئەو کەسە کە وەرزشکارە لەبەروی خوێن باشتر لە بەدەنیدا هاموو شۆ دەکا و خوێنەکەی زووتر تازە دەبێتەوە و هەناسەی قوڵتر هەڵدەمژێ ئۆکسیجینی زیاتر وەردەگرێت و مۆسیدی کاربوون زیاتر دەداتەوە بەدەنی لەو ژەهرە پاک دەبێتەوە ئەوە هەمووی سوودەکان زیانەکانی بە پێچەوانەوە ینی پێش هەموو شتێک نەکردنی وەرزش مرۆڤ خامیل دەکات تەمبەڵی دەکات خاوی دەکاتەوە تۆ جاری وایە کەسێک دەبینی کە تەمەنیشی هێندە نییە بەڵام خاو و خلیسک و ینی بێتاقەت و ئەوەیە بێزار و هەر بۆیەش پێغەمبەری خاتەم صلی الله عليه وآله وسلم لە دوعایەکی هەشت بڕگەییدا دەفەرمی اللهم إني أعوذ بك من الهم والحزن اللهم إني أعوذ بك من الهم والحزن والعجز والكسل والجبن والبخل وغلبة الدين وقهر الرجال هشت شت خوا پەنادێن مەبەر تۆ لە خەفەت و دڵتەنجی والعجز والكسل نەتوانین و تەمبەڵی نەتوانین جیایە تەمبەڵی جیایە جاری وایە کەسێک دەتوانێت بەڵام تەمبەڵی دەکا ئەمجا والجبن والبخل لە ترسنۆکی و لە چروکی ترسنۆکی بریتێ لە نەبەخشینی ڕوح چروکی بریتێ لە نەبەخشینی ماڵ هەردووشان یەک ڕێشەیان هەیە وغلبة الدين وقهر الرجال وكا قرز بكون سرم قرزدار ببم وبكوم جرمنتي بيعوانوا للراسي دا پیغمبر صلى الله عليه وسلم كذا فرمي اخويا پنادين مبرتو لا تنبلي ولا نتوانين كبيغمبر صلى الله عليه وسلم شتيشي فرموه واشي كردوه يعني هو اوانيك لخدمه پیغمبر دابون عليه الصلاه والسلام ده فرمي كان رسول الله أسرع الناس في مشيته في غمار صلى الله عليه وسلم لرويشتين ده لهما خيرات تربو أتا أنس خواري رازي بيضلي إما خو من ماندو دكرت ندقيشتين في غمار صلى الله عليه وسلم أبيش وسر خوي نده هنا هرب بس روشت خوي برجع وياخذ خان خيرات بروا هروها في غمبري خاتم صلى الله عليه وسلم لهم مشتيش ده لهم كاركين ده جرجو قول بوا لقال همو سەرقاڵی و مەژەڵەتێکی هەیە بۆ شەو نوێژی هەبووە ڕۆژی سونەتی هەر هەبووە ئەو هەموو پەرستەشانەی هەبوو نوێژەکەی زۆر بەڕێوجێ ئەنجام داوە نەگۆکو هەندێک لە پێش نوێژەکان کە هەروە بە ئاستەم دەچێتە ڕکوع و هەڵدەستێت و بە ئاستەم دەچێتە سەجدە نا پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو جۆڵەکانی نوێژی زۆر بەڕێوجێ بوون مەبەستم ئەوەیە کە لەبەرچی چاک توانیوێتی خواپەرستەکان باش ئەنجامدا
هەروەها لە جەنگ و جیهاددا يعني ئەوانەی کە زۆر ئازا بوون دەڵێ كنا إذا حمي الوطيس احتمينا برسول الله صلى الله عليه وسلم ئێمە کە تەندوری جەنگ گەرم دەبوو خۆمان لە پێغەمبەری خوا دەگرت ئەو لە پێش هەمومانەوە بوو بۆ توانیوێتی ئاوە چونکە خاوەنی جەستەیەکی ساخ بووە و ئاگای لە جەستەی خۆی بووە خۆ وەکو چۆن وەرزش پێویستە کاکە محەممەد بۆ ساغڕاگرتنی جەستە لە خواردن و خۆراکیشدا ئینسان دەبێ وریابێ خۆ زۆر کەس خۆی کردو بە حەمباڵی گۆشتی یا حەمباڵی چەوری وێ من پندێکم داناوە لە مێژە دەڵێم ئەوەندە بخۆ هەڵت گرێ ئەوەندە مەخۆ هەڵیگری یعنی کابرا هەیە مەسە 30 کیلۆی زیادە 15-20 کیلۆ 40 کیلۆی زیادە یەکا کە تۆ بوو خۆت کردو بە حەمباڵی چەوری ئەو هەموو زیادەیەت بۆ چێت چەوری زایم بریتێ لە چی چەوری بریتێ لەو کالۆریانەی سعراتی حەراری کە دەی خۆی لە خواردندا هەیە و جەستە پێویستی پێنێ و کۆی دەکاتەوە کۆی دەکات ینی جەستە خی پرگەڕای خۆڵقاندووە خواردنی زیادی کە چۆتی هەڵبەتە هەندێک کەس شێوەی پێکاتی جەستەی وە کالۆری کۆ ناکاتەوە ئەوارە بە خۆیان سەریا سووکە بەڵام ئەوەی جەستەی کالۆری کۆ دەکاتەوە ئەو کالۆریە کە دەچێتە نێو بەدەنەوە بەدەن پێویستی پێنی هەڵی دەگرێت لەشوێ هەڵی دەگرێت بە زۆری لە نێوەڕاستی بەدەن و ئەوانە هەڵی دەگرێت بۆ حساب بۆ کاتی تنگانە بەڵام کە تۆ دوای ئەوە زۆر دەبێتە کۆڵێک یعنی من ئینسانم بینیوە بۆ خۆی چەند کیلۆ بووە هێندە کیلۆشی لە خۆبار کردووە یعنی برادێکمان هەبوو باڵای 70 سانتیم بوو 140 کیلۆ بوو ڕێک وەکو هەمووشە نەفەرێکی وەک خۆی بە کۆڵێەوە بێ جارێک بینیم لە ئەنجومەی نوێنەران برادرم بوو لەوێ لە هێندە 4-5 قادر ماسەر کەوت دوای هەناسە بڕکێ بکتمەوە چییە وڵە ماندوو بکتم بۆ ئەوەندەی وتی بەڵێ تمجا چۆن ماندوو ناوی تم چەند کیلۆ وتی 140 کیلۆ یەکتمە تو ئێستا بۆ وەکو یەک نەفەری دیکە وەک خۆت بە کۆڵێەوە بێ گفتم ئەوەیە دەڵێ خواردن دەڵێ ئەگەر نەتکەم بە دوو دەتکەم بە یەکێکی بە قەت دوان جامە بەستمەوەی کاک محەممەد مەسلەی وەرزش دیسانەوی زۆر پەیوەستە دەبێتەوە بە مەسلەی خواردنەوەوە هەم لە ڕووی چەندێتی چۆنیەوە دەگونجێ بابایەکی موسڵمان باز لەوە بکە کە من بۆ نمونە ئەزەلم دیاری کراوە یعنی ئەو ئەزەلە بڕاوەتەوە کە کەی دەمرم مەسەرەن دەست لە خۆی بەر بدا و وەرزش نەکا بەمەستی ئەوەی کە لەشی ساغ بی و تەندروستی باش بچکە زۆر جار باز لەوە دەکەن کە تەندروستی و لەش ساغیش بەشێکە لە تەمەند درێژی بەرەکەتی تەمەند ئەمە چۆن بەڵێ هەر ئەسڵان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ نیعمەتانی مغبون فيهما كثير من الناس الصحة والفراغ دوو نیعمەت زۆربەی خەڵکی تیاندا زیانبارن تەندروستی و دەست بەتاڵی بێئیشی نیعمەتێکی زۆر گەورەیە تەندروستی ئەو کەسێک کە ئەو قسەیە دەکا زۆر هەڵە تێگەیشتووە چونکە ئەگەر بێت و ئینسان ئاوا بیر بکاتەوە هەموو ئەوانەی کە کەم ئەندامن هەموو ئەوانەی کە نەخۆش دەبن هەموو ئەوانەی کە زۆر لە زۆرە گرفتێکی تەندروستیان هەیە گەر لێگەڕێن هەر بەو گرفتە تەندروستی و دابنیشن چەند گرفتی دیکەی تەندروستیشان بۆ پەیدا دەبن بەڵام ئەگەر ئیرادەیان هەبێ و عەزمیان هەبێ ئەو گرفتە تەندروستی کە بۆی پەیدا بووە زۆر کەسەیە کەم ئەندامە خاوەن پێداویستی تایبەتە بەڵام مادام عەزم و ئیرادەی هەیە وا مامەڵە دەکا وا ڕەفتار دەکا کە ئەو کەم ئەندامی پێوە دیار نەبێ من مثلا نەفەرمان هەیە هەردوو لاقینین بەڵام پیاوێکی گورجوگۆڵ و کاسبە هیوامان هەیە چاوی نین بەڵام سەعات سازە مۆبایلان چاک دەکاتەوە هیوامان هەیە مەسە کەڕ و کوێر و لاڵە بەڵام دەستە و ئەژنۆدانە نیشتووە ئەو کابرا مۆسیقارەی کە زۆر مەشهورە دەڵێن کەڕیش بووە و لاڵیش بووە کوێریش بووە مۆسیقارێکی زۆر ناوداری ڕۆژ ئاواییە جا مەبەستمەوەی کاک محەممەد ئەو بیرکردنەوە زۆر هەڵەیە بە پێچەوانەوە کەخوا کەسێک بەسەر دەکاتەوە نوقسانێک لە بەدەنیدا پەیدا دەبێت نابێت تەسلیم بێت نا هەوڵدا بە بەهێزکردنی لایەنەکانی دیکەی ژیانی ئەو نوقسانیش پڕکاتەوە وەکو باسم کرد کە هەیە کوێرە بەڵام بە هەستی گوێ زۆر بەهێزە بۆ قووەتی بینینی چاویشی خستۆتە گوێی و قەرەبووی زۆر لە دیتنەکانی بۆ کردوێتەوە دەبێت ئینسان ئاوا مامەڵە بکە نەک تەسلیم بێ لە بەرامبەر
ناخۆشی و نەخۆشیدا و دەستە و ئەژنۆ دابنیشێ و کاتە خۆی زەرمەندە. بەڵێ هەم پرسیارەکانی من زۆرن، هەمیش زانیارەکانی جەنابەت بەشی ئەوە دەکات کە زیاتر درێژە بە بابەتەکە بدەین، بۆیە من درێژەی ئەم بابەتە بە تایبەتی بابەتی ئاینی پیرۆزی ئیسلام چۆن دەڕوانێتە وەرزش و بابەتی حەڵاڵی و حەرامی و چ جۆرە وەرزشێک ڕێپێدراوە هەڵی دەگرم بۆ ئەڵلقەی داهاتوو پشتیوان بەخوا لە خزمەت جەنابی مامۆستا عەلی باپیر نووسەر و بیریار و بیرمەندی کورد سوپاس دەکەم کە لە ئەڵلقەی پێنجەمی بەرنامەی ڕۆشنایی لە خزمەت جەنابەت داوە. لێمە سوپاس دەکەم، سوپاس بۆ جەنابەت و بە هاوکارانت. بەڕێزان و خۆشەویستان، سوپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەر و بیسەری بەرنامەی ڕۆشنایی بوون، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە، وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.